قسە باس و گفتوگۆ کەم لەسەر ئەو پێشەنگە شێوەکاریەی کە ڕۆژی دوێنێ بۆ کۆمەڵێک لە هونەرمەندانی شێوەکار و هەروەها سیرامیک و پەیکەرسازی شاری بابل و هەروەها شاری سلێمانی و چەند هونەرمەندێکی کورد بێگومان بە ئەنجام گەێنرا. ئەم پێشەنگە بەردەوامی ئەبێت و قسە و باس و گفتوگۆکەم لەم تەوەرەیە لەسەر پێشەنگەکە و هەروەها ئامانجی بە ئەنجامگانی پێشەنگایەکی هاوبەشی لەم شێوەیە لە لێوان بەشێک لە هونەرمەندانی کورد و هەروەها هونەرمەندانی خوار و عێراق بە میوانداری زۆر بەڕێز کار محەممەد فەتاح کە بەڕێزان هونەرمەندن و بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجەن و ئێستا لای من میوانن. کار محەممەد فەتاح زۆر بەخێر بێ، سڵاو لێبێ، ئێوارەت باش بێ. زۆر سپاس، ئێوارەتان باش. زۆر سپاس بۆ تۆ. ئەمە بزانم دووەم پرۆژەی لەم شێوەیە کە کار لەسەر ئەم تێکەڵکردنی هونەرمەندی بڵین تێکەڵکردنی هونەری باکوور و هەروەها بەشێک لە هونەرمەندانی ناوەڕاست و خوار و عێراقکەن لەگەڵ کوردستانە. ئەم بیرۆکانە بۆ چی ئەگەڕێت و ئامانج لێ چییە کاک محەممەد؟ ئێمە مادەم لە کوردستانە ژین و تێکەڵین بە کللتوری عەرەبە و نزیکە لێمانەوە، هەڵبەتە ئەبێ ئاگامان لە بزاوی هونەری شێوەکاری عەرەبی هەبێت، عێراقی بە تایبەت. ئێمە دەمێکە لە هەوڵین لەگەڵەوەی کە بارودۆخەکان لە هەندێک کاتە مەسەلەن مولائم نەبووە، بەڵام پەیوەندیەک و ڕایەڵێکی باشمان لەگەڵ هونەرمەندانی عەرەبی و عێراقی دروست کردووە، هەل لە بەسڕەوە لە ناسریە و لە کۆمەڵێک لە پارێزگاکانی تری خوار و بەغا لەگەڵ بەغدایە لەگەڵ مووسڵە. ئەم هاتنی هونەرمەندانی بابل بۆ ئێرە هەڵبەتە پەیامی خۆی هەیە. ئەم هەوڵی کۆمەڵی شێوەکارانی عێراقیین لەقی بابلە کە پاش پەیوەندیکردن بە هونەرمەند ساڵح نەجارەوە ئەوە بوو ئێمە تەنسیقێکمان کرد بۆ ئەوەی ئەو پێشانگایە بێتە سلێمانی. کاک محەممەد لێرە پرسیارێکم هەیە، ئەم پەیوەندیانە ئێوەکو هونەرمەندان و شێوەکارانی کورد کە دروستی ئەکەن لەگەڵ بڵین هونەرمەندانە دروستی ئەکەن یاخود لەگەڵ ناوەندەکانی هونەریە دروستی ئەکەن؟ خۆی هەردووشی بەڕاستی چەند ناوەندێک هەیە لە عێراقدا لە ئێزال کاریگەرە و ئەتوانین بڵین پێوەرە بۆ ئەوەی کە هونەری ڕاستەقینە، هونەری جاد و هونەری با بڵین پێشکەوت و پیشانبە. یەکێک لەوانە بۆ نمونە جەمعی تەشکیلین عێراقینە کە ساڵانە ئەو 4-5 پێشانگا ئەکاتەوە. ئەو لیژنەیە کە کارەکان هەڵئەبژێرە لیژنەیە کە زۆر حەدیە، لیژنەیە کە ڕێ بە کاری خراپ نایە نمایش بکرێت. ئەم لە قانەشە کراوەتەوە هەمان پەیڕە و بەسەرەن بەکارهێنن، بۆیە دەبینین ئەم پێشانگای کە دوێنێ کرایەوە تەعاان بەڕێی مننا بەڕێی ئەوانەی کە هاتوون و ئامادەبوون لەوەیە یەکێکە لەو پێشانگا سەرکەوتوانەی کە با بڵێن لەم چەند ساڵە ئەخیرە کە لە سلێمانی نمایش کراوە و ئەوانیش بالمقابل هەست بەو پێشکەوتنە ئەکەن کە لە سلێمانیا ڕوویداوە و ئەو هونەرمەندانەی کە لە سلێمانیا هەن ئەو هونەرمەندانن کە هیچیان کەمتر نییە لە هونەرمەندانی عێراق و هونەرمەندە جیهانیەکان. ئەمە بۆیە وا ڕێکەوت و پێیان خۆش بوو کە لە پایتەختی ڕۆشنبیری کە شاری سلێمانیە ئەم نمایشە بکەن. کاک محەممەد باسێک لە کارەکان بکەین، ئەوەی کازانین هەم کاری شێوەکاریە واتە تابلۆیە و هەروەها کاری نەحتا و هەروەها کاری سیرامیکیشە، مەبەستمان لە پەیکەر و لە سیرامیکیشە. ئەم شێوازی کارکردنا بڵێن یاخۆڵم تێکەڵکردنی تەواوی هونەر پێکەوە بۆ هونەرمەندەکانی هەم کوردیش و هەم هونەرمەندە عەرەبەکانیش بەپێی اختیار و هەڵبژاردننی ئێوە بوو یاخود بەپێی کارکردن و توانە و شێوازی بڵێن ستایلی کارکردنی خۆیان بوو؟ ئەمان خۆیان ئەم لقی بابل کە لە هەمان کاتە زانکۆی بابل هەیە و کۆلێجی هونەریتیایە، کۆمەڵێک دکتۆر و پرۆفیسۆر لە مەجای هونەری شێوەکاری لێوە دەرسەڵێنەوە، یعنی ئاستێکی زۆر باشیان هەیە. ئەتوانین بڵێن منافەسە و باباوارتەقای کۆلێجی هونەر لە بەغدا کار دەکەن. ئەوان بە باشیان زانی کە ئەزانن سلێمانی شارەکە بزاوی هونەری بەردەوامتیایە، ئەزانن کە هونەرمەندی زۆر باشیتیایە، بۆیە ئێرەیان هەڵبژاردووە، شارێکیان هەڵنەبژاردووە. هەڵبەت کە هەڵیان بژاردووە چەند ئەساسێک چەند پرەنسیپێک هەیە. ئەمڕۆکە هاتوون لێرە نمایشیان کردووە ئەیانەوێ ئەم حاڵەتە دووبارە بکەنەوە. داوایان لە ئێمە کردووە ئێمەش لێرە کۆمەڵێک بەرهەمی زۆر باشی هونەرمەندانی کورد بە تایبەت شاری سلێمانی بەرین بۆ شاری بابل لەوێ نمایشی بکەین. بۆ کەم لەو هونەرمەندە شێوەکارانەی کە لە بابلەوە هاتون بگومان 28 هونەرمەندن لەو بڕوایم کە بەشێکیان لەوانەیە سلێمانیان نەبینی بێ یاخود هەندێکیشیان لێرە هیچ پێشانگایەکیان نەکرد بێتەوە یاخود پێشانگای تایبەت یاخود هاوبەشت بێ. هەستیەوان چۆن بوو کاک محەممەد؟
طبعا من دوو ڕۆژەکە ئێمە بەیەکەوە بووین هەستێکی زۆر سەیریان هەیە هەمیشە دەم بە خەندەن ئەڵم چییە چی ڕوویداوە ئەڵێ نازانین ئەمەنە مرتاحین لەوەی کە ئامادەین لێرەیە ئەوەنە ئەستیقبالی خەڵک بۆ ئێمە جوان ئەوەنە پێشوازەکەتان گەرمە ئێمە هەست بە ئیحراج بوون ئەکەین ئەمە مای دڵخۆشیە باشتر لەوەی کە بەدڵشکاوی بڕۆنەوە ئەوان زۆر سەربەرزن کە ئێمە توانیمانە ئەو ڕێزیان لێ بگرین کە ئێمە توانیمانە هاوکاریان بینەوەی ئیشەکان پێش بکەوێت سەرۆشی وەفدەکان ئایادە زێدی ئەمڕۆ پێڕاگەیان دەموتی من ئەمانە دەقە بە دەقە ئەنێرمەوە بۆ بەغدا ئەینێرمەوە بۆ بابل بۆ ئەوی بزانن لێرە ڕێز چۆن لە هونەر ئەگیرێت لێرە مەسئولەکانمان خەڵکەکانمان سیر بکەن لە سێمانی چۆن ڕێز لە هونەر ئەگرن چۆن قسە لەسەر هونەرەکەن ئەمڕۆ من لە هۆڵەکە بووم وتی دیارێکی زۆر سیرم بینی ئەمڕۆ خێزانەکان نیەن خێزان مناڵیشی لەگەڵایە یەت شەرحی لەو حەکانی بۆ ئەکات و لەو حیفشانەوتی و حاڵەتە زۆر زۆر کەمە ئەسا لای ئێمە ئەمە مای دڵخۆشیە بەڕاستی شارێکی و سلێمانی کە لایەزار خەڵک متابعی هونەری شێوەکاریەکات تەنانەت خێزانەکانیش مناڵەکان کوڕەکان کچەکانیان ئەبەن بۆ ئەوێ کام حەمەد تا چەند کاریگەری بارودۆخی بە بڵێن ناوەڕاست خوار و عێراق یاخود بڵێن کاریگەری سەختی گوزاران با بڵێن لەو ناوچانە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش بەشێک لە هونەرمەندانەوەی زۆر کات گرفتی بڵێن نەکردنەوەی پێشانگا یاخود زۆر گرفتی تریە تەڕێگان تا چەندەمە کارزانەوەی هەیە لەسەر تابلۆکانیان تۆ خودوەک و بینەرێک و وەکو شەوەکارێکیش تۆ ئەگەر دیقەتی کارەکانیان بدەیت ئەمە باجارە بینە سەر زانستی لە کارەکان دیقەتی کارەکانیان بە جیاوازە لە کارەکانی ئێمە ڕاستە ئەو ڕنگانی کە ئەوان بەکاری هێنن ڕەنگی زەرد و قاوەی و ڕەنگی خۆڵ و غوبار و ئەوانەیە ئەمە ڕنگدانەوەی ئەو کەش و هەوای و ئەو ژینگەیە کە ئەوانی تێدان ئەگە بینە سەر حاڵەتی سایکۆلۆژی بەڵێ ئەو ناخۆشیانەی کە ئێستا لە هەندێک لە پارێزگاکانی جنوب هەیە بەڕاستی تەسی و ڕنگدانەوەی سلبی هەیە بەسەر هونەرمەندەکانە کە نەتوان وەکو جاران ئەو کارانە بکەن بەڵام هونەرمەندی جددی ئەو هونەرمەندەی کە هەمیشە پەیامی هونەری بەرز کردوتەوە مصر لەسەر ئەوەی کە چتە پێشەوە تەحەدا ئەکا ئیشی باش ئەکات بۆ نمونە لەم فترەی پێشوە لە بەسرە پێشانگایەکی زۆر زۆر گەورە کرایەوە کۆمەڵک هونەرمەند بە کۆمەڵک بەرهەمی زۆر زۆر باش بەشداری بوون بۆیە تێکەڵی هونەرمەندانی کورد لەگەڵ هونەرمەندانی عێراقی زۆر زۆر پێویستە. کاک محەممەد تو تابلۆ لە پشتی منەوەیە بەڵێ ئەگەر بەڕێزت بفەرموویتە ئێرە سپاس دەکەم بەوەی کە قسە و باسییان لەسەرکەین فەرموو بەڵێ ئەوەی کە ئەگادار بیت ئەم لەو حیان هی کام لە هونەرمەندەکانە و هیچ زانیاری تێ لەسەر بڵێن کارەکە بەڵێ ئەم تابلۆی هونەرمەند ئەیادل زێدیە ئەیادە زێدی طبعا سەرۆکی وەفدەکەیە و بەرپرسە لە لقی شێوەکاری لە جەمعی فەنانی تشکیلی عێراقیین فەرعی بابل ئەم شێوازی کارکردنە ئەو خۆی دەڵێ ئەڵێ من لەسەر پنج ئیشەکەم لەسەر خانە ئیشەکەم جارێکی تر یە خانە شی ئەکاتەوە باشە خانە مەسالای خۆمان بە بڵێن هونەرمەندانی شێوەکاری لەم شێوەیە کارکردن بەم ستایلە هەیە بۆ نمونە هیچ جیاوازیەکە بینی لە بینیانە کە بڵێ ئەمە یەکسەر بەکارێکی بناسرێتەوە یاخود سوود لە کاری یەکتری وەربگرن شێوازە کارە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای هەفتاکانی سلێمانی بە تایبەت لە دوای ئەوەی کە هونەرمەند ئیسماعیل خەیات مەدرسەی تەنقیتی و لاینی هێنایە ناو ئیشی شێوەکاریەوە کۆمەڵێک هونەرمەند لەوانە عومەر ڕەسوول خالد ڕەسوول سامان قادر ئەوانە ئەو ئیشانیان زۆر کردو ئەمە دەروێش ئەمڕۆ جارێکی تر ئەو شێوازە کارکردن ئەبینین کە بریتە لە کۆمەڵێک تێکسچەر لە ناو تابلۆیەکدا بێگومان ئەوەی کابینین هەم بەکارهێنانی هێڵەکان و زۆر بابەتی تریشە ئەمساگیانە گەر باسێک لەم تابلۆیش بکەین ئەو بڕەنگەکان و کە باسمان کە ڕەنگی زەرد و خۆڵەمە تابلۆیە هونەرمەند دکتۆر فاخر محەممەدە دکتۆر فاخر هەم سەرۆکی بەشی شێوەکاری کۆلێجی هونەرە و هەم پێشتر بەرپرسی فەرعی جەمعیە بۆ لەوێ یەکێکە لە هونەرمەندە با بڵین جیهانیەکان کە توانین بڵین کاری زۆر زۆر باشی کردووە و کارەکانی بە نرخی زۆر بەرز ئەفرۆشێتەوە لە بازارەکانی کەنداوی عەرەبی و لە بازارەکانی تری جیهاندا هونەرمەند فاخر محەممەد متەئەسر بە نۆستالژیا بە کاری مناڵان بە بیادەوەرەکانی لە ناو گەڕەکە چۆن بووە ئەوە جارێکی تر ئەهێنێتەوە
ئیمێجی خۆی ئیشی تیا ئەکاتەوە طبعاً بە معالەجاتی زیاتر. دەستەکان خۆش بە مامۆستاگیان فەرموو. ئەمێ پرسیاری ئەوە بکەم زۆر کات ئێوەکو هونەرمەندان هەوڵی ئەوەیان کە بە بازارکردن بۆ تابلۆکان بکەن و ئاماژەشت بەم بڵێن هونەرمەندە کرد کە تابلۆکانی بە نرخی خەیاڵی و نرخی زۆر بەرز ئەفرۆشێتەوە. لەو باوەڕای ئەم پێشانگایش بتوانێت هەنگاوێکی تر بۆ ئەم بابەتە بنێت هەرچەنە ئێستا کۆرۆنا هەیە و زۆر بابەتی تریش هەیە کە ڕێگرن لەمە. بەداخەوە من چەندین دیداری ترە باسی ئەوم کردووە کە ئێمە هەتا ئێستا نەمانتوانیوە مۆزوعی مارکێتینی تابلۆ و کاری هوەری بگەینە و ئاسی کە پێویستە. بۆ نمونە ساکارەکانی هونەرمەند فاخر کە دەریان نمایش ئەکرێ من تەسەور ناکەم کەسێک بێت بەیانی بڵێ ئادی ئەو تابلۆیە کردمە بۆ نرخی کە ئەو دایناوە. ینی خەڵک ئەوێ هەندێک کەس ئەوێت تابلۆ بکڕێ بەڵام یان ئەوە تا ئەو نرخەنایەت بە بۆ تابلۆە یا ئەوە تا هەر نایکڕێ ئەوەی کە حەزی لێەتی بەڕاستی توانای نییە بیکڕێ بەڵام ئەوەی کە پارەکەشی لەلایە تابلوانە ناکڕێت. بۆیە ئێمە بەڕاستی لە سراعەکەین بۆ ئەوەی بتوانین تیام گەێنین کە هوەر گەورەیە. ئێمە ساڵۆنی ساوتبی و کریستی هەیە لە لەندەن ساڵانە نمایشی تابلو ئەکرێ و مەزادی علەنی بۆ ئەکرێ بە ملیارەها جاری وا هەیە دۆلار و یۆرۆ ئەفرۆشتێ. ئێمە ئاواتە خوازی پێشوایەکێک لە تابلۆ هەرە دیارەکانی بانکۆک بەو شێوەیە بەڵێ ئاواتە خوازی هونەرمەندانی کوردیش کارەکان ئەمگاتە و ئاستە و هەوڵی بۆ بدرێت. مامۆستاگیانوەکو دو پرسیارم بۆ بەڕێز لەم تەوەرەیە پێم خۆشە بزانم ئەم هەنگاو و ئەم هەوڵانەی بەڕێستان بۆ لێک نزیک بوونەوەی هونەرمەندانی کورد لەگەڵ تەواوی بڵێ هونەرمەندانی دراوسیا بە شێوەیەکی گشتی و هونەرمەندانی عەرەبیش بە شێوەیەکی تایبەت کێسەوە کار لەسەرەوەکەن ئەم هەوڵانە بەردەوامە بێت؟ بەڵێ حتمەن ئەوان بەنیازن پاش ئەوەی ئەو سەرکەوتنیان بینی کە لە شاری سلێمانیا لە پێشەنگەکان لە گفتوگوی ئەوە دابووین ئەمڕۆ بیبن بۆ شاری دوهۆکیش واتە دانێ بە شارە کوردەکانە پیشانەکان بجێڕن بالمقابل تەکلیفیان لە ئێمە کردو کە بتوانین نمایشی پێشانگایەک ئامادە بکەین بۆ ئەوەی بیبن بۆ شاری بابل. دەسەکانە خۆش بە مامۆستاگیان زۆر خۆشحاڵم لەم بەشەی پرۆگرامە لەگەڵم بووی. ئەنجا یەک پرسیارم هەیە و بابەتی دواترم باس لە ئەو کلینێکساکەم کە بەدەستی مێسیەوە بوو و لە ئێستا بنرخێکی خەیاڵی ئەفرۆشیانی کەواتە ئەویش هەڕەبتی بەم تەوەری ئێمە هەیە کە لە لای وڵاتانی ڕۆژئاوا ئەم بابەتانە کە چەند گرنگی پێدرێت و چەند خەڵک حەزی پێێتی جا پێم بڵێ پێ خۆش بوو مێسی لە بارسلۆنە ڕۆژی مێسی یاریزانێکی زۆر گەورەیە خۆشمەوێت ئەگەرچی من خۆم ڕیاڵیم بۆکم باشە منیش ڕیاڵی من لەگەڵ یاری جوانم بەس بڕوات بێت لە باشترین هەریا یاریزانەکانی مێژووی بڕوات بێت ئەو ساتێک کە ئەو دەبووچاوی سڕیەوە بۆ کلینەکسە من لە خاڵی ئەوە بووم وتم یەکێک هەیە ئەو کلینەکسە هەڵەگرێتەوە بە خاڵی نرخێکی خاڵی فرۆشە نەبزانی کە ئەمڕۆ باسەوە دەکەن. بێگومان باشە بەس پرسیاری ئەوشم هەیە بۆ لەلای ئەوان ئەو بابەتانە ئەوەنە گرنگی پێ ئەدرێت. ئەخر لەبەر ئەوەی ڕێز لە خەڵکە جوانەکان ئەگیرێ لەبەر ڕێز لە هونەر ئەگیرە ڕێز لە وەرزش ئەگیرێ ئەمە گەورەی وەرزش و هونەرمەند و ئەوانەیە کە لایەزال ڤانکوخ و ئەوانە کە تۆزە فڵچەیشان دیار بێت لە شوێنەکانی بڵێن ئەوی ڤانکوخە نییە خەڵک ماچێکە خەڵک نیە دەستی لێوە ئەیات ئەمەیە قودسەتی هونەر هیوادارم هونەرمەندانی کورد گەرەوە ئاست. بەو هیوان.